يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرە باسی ئاسانتردا لەوانەی دوێنەدا بە ناونیشانی ئیسلام، دینی دنیا و قیامەتە باسی ئەوەمان کرد کە ئەم ئاینی ئیسلامە ڕەحمەتەکەی لەوەدایە پێک نەهاتووە لە کۆمەڵێت قوسات لەگەڵ تەواوی حرمەتمان بۆ هەموو ئاینێک، بۆ شوێنکەوتوانی هەر ئاینێک کە بڕوایان پێێتی. هەندێک ئاین هەیە و زۆر ئاین هەیە لەسەر زەویدا تەنها بریتیە لە چەند دروشمێک، یعنی ئاینێکە لە ساڵێکە یەک دوو ڕۆژ ئیشیان پێێتی و ئێتر تەواو دەبێت، دوایی بۆ خۆت چۆن دەژی ناژی ئەوە کەیفی خۆتە. ئیسلامی ئێمە وان نییە. دینی ئێمە دینێکی تقوساتی و دروشمی و ئەوانە نییە، دینێکە بۆ دنیاە ئەمجا بۆ قیامەتە. هەوڵ دەدا دنیا جوانکە، قیامەتت بەختەوەرکە. دوێنێ لە خزمەت سوڕەتی ئەلبەقەرە ئاەتی 200 و 201 باسی ئەوەمان کرد کە بە پێی پۆلێنی قورئانی دوو جۆر مرۆڤمان هەیە: مرۆڤانێکی تەنها دنیاویست، مرۆڤانێک ئینسانانێک کەسانێک کە دنیاشیان دەوێ و قیامەتیشیان دەوێ. سێیەممان نییە بڵێ بەس قیامەتم دەوێ دنیام ناوێ. یان دنیاویست یان هەردووکیانت بوێ کە خوا ئەمەیانی پێخۆشە و دوعای هەرە گەورەی ئیمانداران ئەمەیە: ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. هەندێک لەسەر ئەو ئایەتە پیرۆزە و ئەو دوعا مبارەکە قسەمان کرد. ئەوەی کەوا دوێنێ لە بیرم چوو بێ لەسەر ئەو ئایەتە ئەوە بوو ئێمە دەڵێین ربنا آتنا، آتنا یعنی ئەعطینا. لێرەدا تۆ بە تاک دوعا دەکەی. قورئان هەموو شەیەکی دەرسێکە، بە تەنها دانیشتووی هەر خۆتی لەخوا دەپاڕێەوە. ناڵێ ربنا ئاتینی فی الدنیا، خوایە پێم ببەخشە لە دنیادا، کەس لەگەڵ نییە، بەڵام بە جەماعەت دوعا دەکەی. وەکو لەناو ئەم مزگەوتەیە ئەم هەموو بەڕێزە و دەم و چاو مبارەکانت لەگەڵدا بن، وەکو لە دەوری کەعبەبی و 4-5 ملیۆن حاجی لەگەڵدا بێ، ئاوا دوعا دەکەی. وەکو لە شوێنە کابی و هەموو خەڵکی سەرزەوی لەگەڵا بێت، دوعا بە ناوی هەموویانەوە دەکەی: خودایە پێمان ببەخشە. ئاتینا بە جەمع بە هەمومان، کاتێک کە تۆ خۆی یەک کەسی. ئەمە چیمان پێ دەڵێ؟ بۆ وایە پێمان دەڵێ هەر وەختێ دوعات کرد هەر خۆتت لەبیر نەبێ، تەواوی خەڵکی لەبیر بێ، موسڵمانان لەبیر بێ. لەبەر ئەوەی ئەگەر خەڵکی حەسەنەیان بەرکەوێ لە دنیادا بۆ نمونە لە دنیادا سەیری دنیاکە، ئەگەر خەڵکی سەرزەوی هەمویان ئیماندار بن، تۆ قازانستە وەکو ئیمانداریان نا، بە بێگومان قازانستە، پێت خۆشە، شوێنکەوتوانی ئاینەکەت زۆر بوون، شانازیە. ئەگەر خەڵکی هەموو تەندروست و لەش ساغ بن، تۆ چۆنی؟ بێگومان دەبێت پێت خۆش بێ. ئێستا لە نوێژە ئەو بەڕێزەی تەنیشتەوە ئەم بەڕێزەی تەنیشتەوە، ئەگەر تەندروست و لەش ساغ بن، تۆ مرتاحی لە نوێژەکەتدا. ئەگەر نەخۆش بن، هەر هەڵامەتێکی بەسیط بێ نوێژەکەی لێ تێک دەچێت، نامرتاح دەبی، کەواتە تەندروستی هەر مرۆڤێک بۆ تۆ قازانجە. ساڵح بوونی منداڵێک، کەسێ منداڵەکەی ساڵحە، دەبێت تۆ چۆن دوعا دەکەی ربنا آتنا في الدنيا حسنة، منداڵم ساڵح بێ، خوای ئاواش داوا لێ دەکەم منداڵی هەموو خەڵکی ساڵح بێ. ئەگەر منداڵەکەی ساڵح بێ لە کۆڵانەکەدا هەراسانم ناکە، وانە؟ ئەگەر منداڵەکەی دراوسەکەم و ناسیاوەکەم و بەڕێز و بەڕێز ساڵح بێ لە مەکتەبە، منداڵەکەی منیش بەڕێک و پێکی دەخوێنە، هەراسانی ناکە. ئەگەر گەورە بوو، احتیمالی کوڕی فڵان کەس بێتە زاوام، بۆ پێم خۆش نەبێت ساڵح بێ. ئەگەر کچەکەی ڕێک و پێک و باشە، دەبێت پێم خۆش بێت، چێ ئەڵێ ڕۆژە نابێتە بووکی ماڵم و کچی ماڵم، چێ دەڵێ نابێتە شەریکی سەفەرم، چێ دەبێتە شەریکی کۆمپانیام، چێن دەڵێ نابێتە کرێکاری ئیشکردنم. ئەگەر ساڵح بوو تۆ سوودی لێ دەبینی، دەیخوایە چۆن پێم خۆشە، خۆم ژیانم ڕێک و پێک بێ، تەندروستیم باش بێ، ئیمانم سەلامەت بێ، ماڵ و منداڵم ڕەحمەت بێ، یا ڕەبی خوایە بە هەموو خەڵکیش ئەوە ببەخشی. خوای ئەگەر کشت و کاڵ دەکەم، کشت و کاڵی هەموو خەڵکی چاک بێت، چونکە ئەگەر ئافەتێکی کشت و کاڵی بێ لەوە دەگوازرێتەوە بۆ تۆ. ئەگەر گەنمی فڵان کەس لەو سەرەوە ئاگری تێبەر بێت، گەنمەکەی تۆش لەم سەر دەسووتێ بەڕێزم. ئەبێ بڵێ خوایە دوکان و بازاری من سەلامەت کەی،
ئاتینا فی الدنیا حەسەنە خوا داوا لێ دەکەم نەک بەسی من هی هەموو خەڵکی سەلامەتکەی ئەگەر دوکانێک لە بازاڕێکە شۆرتێکی تیا دروست بێ دوکانەکەی تۆ لەو سەرەوە ئاگر دەیسووتێنێ وە چۆن دوعا دەکەی خوا ماڵی من سەلامەتکەی خوا ماڵی هەموو خەڵکیش سەلامەتکەی ئەگەر لە بازاڕە دەستی کەسێک ببڕدرێ و غەشی لێ بکرێ دەبێت تۆ دڵ ناڕەحەت بی بڵێ خوا چۆن ماڵەکەی من سەلامەت دەکەی بازاڕ و کەسابەتی خەڵکیش سەلامەتکەی چونکە ئەو دەستە پیسە ڕۆژە دەگاتە منیش چونکە منیش دڵنیا نابم لە ماڵ و سەروەتەکەم ئەها قورئان چەند جوان ئامۆژگاریمان دەکا ڕەبەنا ئاتینا تۆ بە تەنیایی بەس خۆتی کەچی بەناوی هەموو خەڵکیەوە دوعا دەکەی ئەو خێرە داوا بۆ هەموو خەڵکی دەکەی ئەو کاتە دەرونی شری ئیسراحەت دەکا خاوەن دەرونێکی خاوێن دەبێ خاوەن دڵێکی پیس نابێ خاوەنی دڵێکی نەخۆش نابێ خاوەنی دڵێکی بوغزاوی نابێ کە بۆ خۆت پێش هەموو عالم تیا دەچێ الحەسود لا يسود ئەگە حەسود بی چاکەی خەڵکت پێ خۆش نەبێ بەخوا زەرت ناکا خەڵک چونکە نەڕزقی ئەو خەڵکە نەژیانی نەتەندروستی نەبەختەوەری بەدەستی من و تۆ نییە بەدەستی ئەڵڵایە بەڵام کاتێ من و تۆ پێمان ناخۆشە فڵان کەس بەختەوەر بێت چاک بێ بەڕێز بێ وەڵڵا خۆمان ماڵوێران دەبین ئەو هیچ زەرەدی پێ ناگا بەڵام تۆ خۆل لە ناخی خۆدا یەقتر دەخۆیتەوە بۆیە ڕەبەنا ئاتینا فی الدنیا حەسەنە چی چاکەی دنیای خۆیان پێمان بەخشە ئەمجا لە قیامەتیشا حەسەناتمان پێ بەخشە ئەو ڕۆژەی خەڵکێکەیە لە قیامەتە دەموچاوی ڕۆژ دەبێ خۆیان من دەموچاوم سپی بێ ئەو ڕۆژەی خەڵکێکەیە بەدەستی چەپی نامەی ئەعمالی وەردەگرێ و پەشیمانی دادی نادا خۆیان من دەفتەری ئەعمالم بدەیتە دەستی ڕاستم ئەو خەڵکانەی کە دەچنە سەر حەوزی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاو بخۆنەوە پێغەمبەر دەفەرمێ سوحقا سوحقا بعدا دوورکەونەوە دوورکەوتنەوە دینەکەی منتان چ لێ کرد من ڕەحمەتم هێنا ئێوە چیتان لەو خەڵکە کرد لە دوای من بڕۆن ئاوتان نادەمێ خۆیان من لەوانە نەبم پێغەمبەری خوا بفەرمێەوە لە پەرداخی ئاوت دەمێ خۆیان خەڵکانێک مەحروم دەبن نەبینینی تۆ لە قیامەتە کە گەورەترین لەزەتی بەهەشت هەر ئەوەیە یا ڕەبی خوا من دەموچاوی ذوالجەلالی تۆ لەیس کەمیثلیه شەیئون یا ڕەبی خوا من بتوانم تۆ ببینم ئەمانەمان لە قیامەتە پێ بەخشە و وەقینا عەذاب النار لە دووشت بە دوورمان کە یا ڕەبی خوا لە کردەوەیەک بە دوورم کە مستحقی جەهەنەمم کە ئەو دوعای ئەومان ناکەیەتی کە دوێنێ باسمان نەکرد وەقینا عەذاب النار یعنی خوایە بم پارێزە لە کردەوەیەک لە ڕەفیقێک کە بم با بەرەو جەهەنەم دووەمیان ئەگە خوا کردەوەیەکم کردووە کە مستحقی جەهەنەمم خوا هێشتا لە دنیادام داوای لێبوردن لێ دەکەم مەمگەیەنە قیامەت خوا لێم خۆش بە خوا لەم دنیا بە عەفوی خۆت پاکم کەوە بە سزای جەهەنەم پاکم مەکەوە لە گوناهەکەم بە لێ خۆشبوونی خۆت پاکم کەوە چ دوعایەکی گەورەیە ئەها ئیسلام چەند ئاسانە بەڕێزان یەک دیاڕێکی کورت و پخۆت لە منداڵەوە تا گەورە لە ژنەوە تا پیاو لە بەریەتی هەر هیچ کە نەزانی هیچ دوعایەکن لەبەر نەبێ خۆ ئەمەت پێ لەبەر دەکرێت بیخوێنە بەردەوام بیخوێنە و ئەوا لەماناکەشی حاڵی بە بەم دڵ و دەروونەشەوە کە باسم کرد لە خوای خۆدەوە پاڕێ ئیسلامی ئێمە ئیسلامی هەموو چین و توێژەکانە خەڵکێک وا دەزانێ ئەها زۆر جا و شێ بەکات دێت پیاوانی ئاینی ئێستا من پیاوی ئاینی نیم کاکە تۆش پیاوی ئاینی ئەوەش پیاوی ئاینیە ئێمە هەمومان خزمەتکاری ئیسلامین مامۆستای مزگەوت پێ دەوترێت زانای ئاینی دکتۆری ئاینی پیاوی بەڕێزی ئاینی خوشکی بەڕێزی ئاینی ئیسلامی هەمومانە ئێمە وەکو دینەکانی نین پیاوی ئاینیمان هەبێ ئیسلامی ئێمە هەموو چین توێژەکە چکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وای فەرمووە کابرایەک یاری کاراتی دەکا یاری جۆدۆ و کۆنفۆ دەکا ئیسلام دەستی خۆشی لێ دەکا یان زەممی دەکا یەگومان دەست خۆشی لێ دەکا چونکە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم فەرمووی المؤمن القوي خير من المؤمن الضعيف ئینسانی بەهێز جەستە جوان لەش جوان بە قووەت لای خوا خۆشەویسترە لە ئینسانێکی لەڕ و لاواز و یعنی داماو خۆش لای خوا هەر بەڕێزە بەڵام بۆ بەهێز نەبی کەواتە ئەوانەی لەباری لەش جوانیدا لەباری کاراتیدا لەباری کۆنفۆدا لەباری تەکنیکاتی عەسکەریدا کار دەکەن لای خوا بەڕێزن خوا گەورە ڕێزیان لێ دەگرێت کەواتە ئیسلام باسی ئەویشی کرد کابرایەک وەرزش دەکا پیامبەر صلی الله علیه و سلم دەستت خۆش بێ ئین لبەدەنیک عەلەیک حەقا ئەو هەموو چەوری و شا و وزە و شەکر و پڕۆتین و چەوریە لە لەشدا کۆبەتەوە دەتۆزێ بجوڵێ ئەم بەدەنە حەقی بدەیە دەی پێغەمبەر فەرمووی وەرزشکە دەستت خۆش بێ ئەها تۆ لێدا باسی تۆشی کرد کابرایەکە کاسبە کاسبی بۆ خۆی دەکا پارە بۆ خۆی ماڵ و منداڵی پەیدا دەکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تۆ لە ئیسلامدا زۆر گەورەی ئین الله یحب المؤمن المحترف خدا زۆر ئەو کەسەی خۆش دەوێت کە دوو سیفەتی تێدایە موئمینە و پیشە خاوەن پیشەیە جا خاوەن پیشە چێ دەگرێتەوە کابرا فیتەری سیاراتە لەو بازاڕی سناعە خۆشەویستی خوایە
پیشەی هەیە وەکو مامۆستایەکی مزگەوت هیچ فەرقی لەگەڵ من و تۆدانی ئەو ئیشەکەی خزمەتی من و تۆ کۆمەڵگایە خواخۆشی دەوێت کابرا نانەوایە نانی جوان پێشکەش بە من و تۆ دەکات خواخۆشی دەوێت کابرا چاچیە چایەکی جوان پێشکەش لەو سەرجادەی ئیسکانوانە چادا بە خەڵک ئەزانی خواخۆشی دەوێت خدا خۆشی دەوێت وە لە خۆشەویستانی خوایە ئەولیای خوایە ئەگە کاس پێکەی بە حەڵاڵی بکە کەسێک کە حەمامچیە کەسێک کە شێفێکی بەتوانایە چێشتێکی خۆش بۆ خەڵکە دروست دەکات کەبابچیەکە کەسێک کە پینەچیە پێڵاوەکانمان بۆ دەدورێتەوە جانتای خانمەکان دەدورێتەوە کەسێک شتە بەرگ درۆ ئەم بەرگوزجلە جوانە بۆ من و تۆ دەدورێ و پۆشتەمان دەکاتەوە ئەزانی ئەو بەرگ درۆ لەسەر شوێنەکەی خۆی لە خۆشەویستانی خوا حیسابە وابزانە ئەولیایەکی خوات بینیوە کابرا وەستای دیوارە ئەم مزگەوتە بە چێ کراوە کاکە خۆ من و تۆ دروستمان نەکردەوە وەستایەکی دەزڕەنگین یەکێ بلۆگ یەکێ چیمەنتۆ یەکێ کاشی یەکی دیزاین یەکێ کارەبا یەکێ گەز یەکێ کاشی یەکێ فەرشی بە ڕاستووە ئەمانە هەموو خۆشەویستی خوان ئیسلام هەموو ئەمانەی باس کردووە یەکێ لە حیمچیە یەکێ پەنچەرچیە ئەمانە هەموو خۆشەویستانی خوان خدا خۆشی دەون بەڵام بەو مەرجەی هەر خاوەن پیشە نەبن حەدیسەکە ورد تەماشاکەن ئین الله يحب المحترفین خدا خاوەن پیشەی خۆش دەوێت ئەوە نابەتەنیا مؤمن بێ واتە ئیماندار بێ خوا بناسی بڵێ خوایە من داوای پاداش لە تۆ دەکەم لە جیاتی ئەم ئیشەم هەروەها مؤمن بەو مانایی پسپۆڕ بێ لە ئیشەکەیدا لە خۆ دەست لە ئیشێک نەدا کە لێی نازانێ خۆی نەکا بە وەستای هەموو شتێک کە لێی نەزانی بڵێ بەخوا فڵان کەس لە من شارەزاتە بە قوربان بچۆ بۆ لای فڵان کەس بەخوا ئیشەکەی من لێرەدا کۆتایی پێهاتووە ئەوە بە من ناکرێت مؤمن بێ یعنی چی یعنی دڵسۆز بێ یعنی دڵسۆز بێ بە دڵسۆزیەوە چۆن بۆ نەفسی خۆی کار دەکا ئاوا بۆ خەڵکی کار بکە و خیانەتیان لێ نەکا وەڵی لە خۆشەویستان و ئەولیانی خوایە ها ئیسلام باسی هەموو شتێکی تێدایە نعم المال الصالح للرجل الصالح کابرا پارەی هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەی پارە چەند جوانە بەدەست پیاوی ساڵحەوە چەند باشە ساڵح بی و پارەت هەبێ بەو خوایە چەند ساڵح بی لەم سەر زەوێدا بەدەستی وشک هیچ پێ ناکرێت مەگە خەفەت بخۆی بۆ خەڵک بەڵام ئەگە دەستت پڕ بوو ساڵح بووی ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەم دوانە بەس بۆ یەک جوانن ئەولیا و ساڵح و پیاوی چاک و کەسێکە جیرفانی پڕ و دەستی پڕە بەڵام پارەکە لەناو جیرفانیەتی نەچۆتە ناو دڵیەوە بە عەمەلیاتیش لێ نایەتە دەرێ ئەوە نا کەواتە بەڕێزان ئیسلام پێمان دەڵێ مسلمانی حەق و ڕاست و قبول کرا و لای خوا چێیە کە دنیای ئاوەدانە و قیامەتی ئاوەدانە وەختی نوێژ لە مزگەوتە وەختی یاری لە مەلعەبە وەختی مەلە لە مەسبەحە وەختی بەهار لە سەیرانە وەختی کەسابەت لە بازاڕە و مامەڵە دەکا وەختێک کە جێژنە و مناسبەتێکە لە سەردانی خزمان و دۆستانە وەختێکی بۆ ماوەتەوە لەگەڵ ژنەکە دانیشتۆ دوو کەلیمەی خۆش سوحبەت و قسەی خۆش دەکا کاتێکی شێشتۆتەوە چۆتەوە ماڵەوە پێش خەوتن دووی دەقەیاری لەگەڵ منداڵەکانی دەکا و ماچیان دەکا و لە ئامێزیان دەگرێ و باوەشیان بۆ دەکاتەوە ئیسلامێک هەموو بوارەکان کەواتە تۆ لە مزگەوت بی هەل لە زیکری خوادای لە مەسبەح مەلە بکەی هەل لە زیکری خوادای لە مەلعەب یاری بکەی هەل لە زیکری خوادای لە بازاڕ کەسابەتی حەڵاڵ بکەی هەل لە زیکری خوادای ئیمامی عومەر کۆمەڵە خەڵکێکی بینی بەبێ ئەوەی وەختی نوێژ بێ لە مزگەوتە لێی دانیشتون و قسەی زل دەکەن فەرمووی هەستم بۆ دەرەوە ئەوە چیەکەن لێرە وەختی نوێژە نەوەڵا ئەی بۆ ناچن کەسابەتێ بکەن کاکە وەختی مزگەوت وەختی جومعی هەیە وەختی جەماعەتی هەیە وەختی تەراویحی هەیە وەختی مەوعیزەی هەیە دوای ئەوە ئیشی تۆ لە مزگەوت کۆتایی پێدێ بڕۆ پەلاماری شوێنێکەدا بڕۆ وەرزش بکە بڕۆ مەسبەح بکە بڕۆ مەلعەبەوە بڕۆ پارکەوە بڕۆ تۆزە دڵی خۆت خۆشکە بڕۆ کوڕە دڵی کەسێکیکە خۆشکە بڕۆ سیلێ ڕەحمێک جێبەجێ بکە ئیشی مزگەوت لێرە تەواو بوو مزگەوتەکەی دەرێ دەستی پێکرد عەرزم کردن دینی وا هەیە لەگەڵ تەواوی حرمەتم بۆ تەواوی ئاین یەک کەس بڕای بە دینی خۆی هەبێ لای من مقدسە چۆن من دینی خۆم بەلاوە مقدسە قەت مافیشم نییە سوکاتی بە ئاینی هیچ بەشەرێک بکەم خوا هیدایەتی هەر کەسێک مامدا کە لەسەر ڕێگای ڕاستین ئەوە دوعامانە بەڵام ئاینی وا هەیە دینەکەی بەس لە چوارچێوەی بینایەکایە کە چوە دەرێت تەواو دەبێت دینی من و تۆ نییە ئیسلامی ئێمە لە دەرەوە هەر مزگەوتە لە مزگەوتی هەر مزگەوتە بۆیە دینێکە ئیسلام دینێکی ئاسان دینی دنیا و قیامەت ئیسلامی ئێمە هەمووی لە سوورەتی فاتحە ئەم بەر قورئانە ئەو بەری دەست پێچکە بەچی هەر خوای گەورە بفەرمێ موسڵمان ئەم چوار ئاەتت بەس ئەم دوو سێ ئاەتە بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والله كاكا أو مني شو تقول قل والله توين لبريكين إسلام ده فرميه هل إسلام كم بوكو كدونا ولا أأمن ده شوار خاله يكمن ذلك الكتاب لا ريب فيه أم قرآن هج جمان وشكيت يدانية
ئێستا من زۆر جار مەوسوعاتی وەڵی لە کتێبخانە دوای پەشیمان بووم کە کڕیومە کتێبێک پۆڵە پارەم پێداوە کتێبێکی ئەمەندە دەکڕی ئەوە فڵان زانای ئەمریکی وای کتۆ فڵان پرۆفیسۆر لە فڵان شوێنە وای کتۆ فڵان فەیلسوف وای کتۆ کتێبی قورئان گومانی تێدا نییە و قورئان شاهیدی بۆ دراوە کاکە پێش هەموو کەس ڕەب العالەمین شاهیدی بۆ قورئان داوە کە گومانی تێدا نیە تر شاهیدی خوان قبوڵ نەبێ شاهیدی فڵان کەس چییە ئەخوا نییە ئەگە موسڵمان شاهیدی خوا بەسە خوا دەفەرمێن لە یەکەم دێڕەوە بەچی دەستی پێکرد ذلك الكتاب لا ريب فيه ئەم قورئانە کە خوێنتەوە ئەمە وشەی ئەوەڵیەتی گومانت لە بەرگیەوە بۆ بەرگی نەبێ نە هەڵەی تێدایە نە مخالەفەی تێدایە نە قسەی بەندەیەکی خوای تێدایە نە شتێکی بۆ ئەمڕۆ تێدایە بۆ سپەینێ باش نەبێت دڵنیا بە موسڵمان بە تەواوی بەعناوە دڵنیا بە لێی ئەمە چیمان پێ دەڵێ ئەمە لایەنی دەرونیە ئەو ئیسلامی ئێمە پێمان دەڵێت هەر کتێبێکت خوێندەوە ئەگە گومانت لەسەری بوو سوودی لێ نابینی تەلەبەیە کە دەچێتە کولێیەک ئەچێتە مەعهەدێک گومانی هەبوو ئەم شتە بە عەمەل لێیان نایە ئەم دەرسانە سوودمەندن یان نا بڕوا کە سەرکەوتوو نابێ قورئانی ئێمە لێرەدا یەکەم دەرسی پێوتین ئەوەڵ خاڵی ژیانت دڵنیابوونە هەر شتێک دڵنیا نەبووی لێی مەیکە کابرا چاری وایە ئەوانی دڵێن حیزبەتی دەکەن بۆ پارە ڕۆژێ لەم بەرن و ڕۆژێ لەو بەرن ڕۆژێ لێرە گوب لێ دەدەن ڕۆژێ لێ بۆیان ڕێدەکەوێت نە حیزب خێریان لێ دەبینێ نە سەرکردا چونکە نە مەبدەئیان نییە دڵنیا نین ئەم ڕێبازی بە دووی کەوتون ڕاستەیان نا بەڵام کابرا کە بە بیر و باوەڕ بە دوو دەکەوێت ئەمە حەقم نییە لە چەپە ڕاستە چییە نینۆکەکانی لە سزنا دەردێنن ئێسقانی وەردەکەن پەشیمان نابێتەوە اعتراف ناکات چونکە بڕوای پێیەتی کە ڕاستە ئیسلام دەفەرمێ ئەمەیەتەوە ئێتر لەگەڵ هەر شتێکا بووی گومانت لەسەری نەبێت چونکە بەخوا تەمەنت بە فیڕۆ دەدا هەیە 40 ساڵە حیزبیە بەو خوایە بە کەڵک نایە ئای چیم بەخوام کرد داتۆ دوای 40 ساڵ بران پەشیمانی نە لا ريب فيه دەبێت گومانت لە شتێک نەبێ هەرچی گومانت لەسەری بە کەڵک نایە جاوە لە سیاسەتا وایە لە عەقیدە و بیر و باوەڕا وایە هیوایە دێتە سەر تەلەڤیزۆن تازە بە تازە ڕەخنە بووە لە ئیسلام دەگری وەڵڵا برا منی موسڵمان 2000 بەرنامەی تۆم گوێ لێ بێ ئەوەندە بە خاڵمانایە چونکە لا ريب فيه قورئان پێی فەرمووی ئەگە گومانە لە ئیسلامەکە هەر قبوڵی مەکە کاکە بڕۆ دڵنیا بۆ ئەم جاوەرەوە بە گومانەوە تێیدا مەژی ئاهای موسڵمانی وایە بەرنامەیەک پێشکەش دەکرێت لە تەلەڤیزۆن و مامۆستا بۆ تارێکی لەسەر نادەن وەڵڵای کاکە نە من نە جەنابت نە کاکەم نە مامەم نە خاڵم وەڵڵای گومانمان لە دینی خوا نییە 1000 بەرنامەم گوێ لێ بێت لەم گوێم ناڕوا بەو گوێمدا بێتە دەرێ هەر ناچێتە ناویەوە چونکە لە یەکەم وشەدا خوا فەرمووی گومانت لە ئیسلامەکە نەبێ من گومانم لێی نییە هەتا گومانم بۆ دروست ببێ ئەگە گومانیان بۆ دروست دەکردی نیشانەیەوە لە ئەوەڵ و ئیمانت لاواز بووە ذلك الكتاب و چی بەڕێزان لا ريب فيه لە ژیانی هاوڕێیەتیدا دوو کەس ڕەفیق بوون بەخوایە متمانەت لە یەکتر نەبوو گومانت لە یەکتر هەبوو زوو یەکجابیەوە باشە دوو شەریک لە معامەلەدا لە دوکانە لە بازاڕی لە کۆمپانیادەی گومانت لە یەکتر هەبوو کە پاکی لەگەڵ یەکیان نا ئیسلام دەفەرمێ زوو جیابەوە یەکەم خاڵی بەردی بناغی پێشکەوتنی ئینسانەوە یەک گومانت نەبێ گومانت لە بەرامبەرەکەت هەبوو تازەتەوە کاکە لە ژیانی هاوسەریدا وەڵڵاهی ژنومێت کە وەختێ وایان لێ هات من ناڵم پیاوەسەی موبایلی ژنەکەی دەکا بۆ این بەرنامەیەکی تێدایە سەیری ڤیدیۆیەکە سەیری کورتە وتارێکە ئەگە خوا نەکردە پیاوێک وای لێ هات سەیری موبایلی ژنەکەی کە بزانێت چێ تەلەفۆنی بۆ کردو و داخە ناوی چێی تێدایە و مەستیج و نامەی چێ بۆ هاتووە ئەو ژیانە کۆتایی پیا گومانی تیا دروست بوو ئەگە پیاوێک ژنێک مراقبەی پیاوەکەی کرد لە دەرێستەکە تازە ئەو ژیانە تەواو بوو ژیان قورئان دەفەرمێ چۆن لە دینەکەت بە دڵنیاییەوە شوێن کەوتووی لە هەموو شتێکا بە دڵنیاییەوە شوێنکەوە ئەمە لایەنی دەرونیت دەروونت با ئارام بێ ئەمجا سوودمەند دەبی ئێستا تۆ بێیتە ماڵی خوا ئەم عیبادەتە جوانە دەکەی خوا لێمان قبوڵکە گومانت هەبێت تۆ بڵێ خوا لێم قبوڵکە خوا لێت قبوڵ ناکە گومانت نەبێ ئەنا عند حسن ظن عبدي بي حەدیثی قودسیە هەر کەسێک گومانی چۆن بێ بەرامبەر بەخوا ئەڵڵا وای بۆ دەکا بڵێ خوددا لێم خۆش دەبێ خوا لێت خۆش دەبێ بڵێ زەحمەتە خوددا لێم خۆش بێ خوا لێت خۆش نابێت چونکە گومانت بۆ خۆ دوا بووە بۆیە گومان لە دڵتا لابەرە خاڵی یەکەمی سەرکەوتنی ئینسان لا ريب فيه ئەبێ شکو گومانت نەبێ دووەمیان قورئان دەفەرمێت جانیبی اعتقادی الإيمان بالغيب ئەویش دەفەرمێت چێ الذين يؤمنون بالغيب ئیمانیان بە غەیب هەیە جا ئەم دینەی ئێمە هەمووی نادیارە خوات بینیوە ئەڵڵا مەلایکەتت بە چاو بینیوە جنت بینیوە ئاگال لێبوو جوبری لەو کتێبە ئاسمانیانە یەک هێنا بۆ پێغەمبەران ئیبراهیم و نوح و عیسا و موسات بینیوە محەممەدت بینیوە لە زەردەمی خۆتدانە ئاگەر لێ بۆ کتوبی ئاسمانی دابەزینە قیامەتت بینیوە ئەرێ دوای ئەم مردنە کەست بینی زیندوو بێتەوە لە قەبرەکە ڕاست بێتەوە بڵێ خەڵکینە من مردبووم زیندوو بوومەوە نا
کەست بینی لە مەیدانی مەحشەر بێتەوە بڵێ بەهەشتم بینی و دۆزەخم بە سەپەری سڵاتە تێپەڕیم نەخێر قەزا و قەدەر داگە لێ بۆ چی بڕیادرا و چی ڕوویدا ناوەڵڵا بەڵام چیم هەیە ئیمانم بە هەمووی هەیە ئیمان ئەوەی گرنگە یعنی خوای ئەوەندە متمانم بەو پێغەمبەرە هەیە کە تۆ ڕەوانت کردووە ئەوەی ئەو بینیوێتی وازان بە چای خۆم بینیومە ئەوەی تۆ فەرموود لەم کتێبەداوە ئەزانم هەمووی بە چای خۆم بینیوە بۆیە ئەوە ئیمانە دینی ئێمە هەمووی غەیبیاتە گەورەیەکەی لەوەدا دەردەکەوێت ئەینا بەخوا بڕێزان تۆ بخەنە قەبرەوە لە قەبرەوە بیتە دەرەوە و پچێ قیامەت بە هەشت ببینی جا ئیمانت پێی نەبێ شێتیە تازە هیچ نابینێ بەڵام گرنگ ئەوەیە هێستا نەدیوە بڕوات پێیەتی ئەوە لایانی اعتیقاد لایانی شعائری خوا دەفەرمێ سەلات نوێژ بکە کۆڵەکەی دینەکە نوێژە کە لە نوێژدا بڕای ئەختی بەخوا نازانم تازە ئیسلامەتی چی لێ دەمێنێتەوە خوا دەفەرمێ بە عەقیدەی ناودڵ و بە پاچی دەروون و بە نوێشکردنی مزگەوت و سەربەرماڵەکەش تەواو نابێ ئەبێت لەگەڵ خەڵکی شابی ومما ڕەزەقناهم ينفقون بەشێک لەوەی کە خوا پێبەخشیون خوا نافەرمێ ماڵی خۆت بێنە بەو دەشتەوەی وەرکە بەخوا خوا داوای ئەوەی لە کەس نەکردووە هیچ بۆ خۆت مەهێڵەوە بەشێک لەوەی پێم بەخشیوی مما ڕەزەقناهم خوا دەفەرمێ ئەوەی منەی تۆ نییە بەی ئازایەتی خۆتی مەزانە بەشێک لەوەی من پێم بەخشی بەندەکەم علم ئێستا من علمی ئەگە خوای گەورە کەلیمەمان قبوڵ کە دوو کەلیمەم خوێندوەتەوە تا دوو کەلیمە بۆ تۆ باز دەکەم بەشێکی لێ باز دەکەم ماڵ کاک فڵان کەس کەسابەتی چ کردو بەشێکی لێ دەبەخشێ فڵان کەس علمێشکەی لە بواری پیشەگەریدا پێ بە کۆمەڵگاکەی دەبەخشێ ئەوەی خوا پێی بەخشی بەخیل مەبە پێی ئەوە تۆ سەرفرازی چاولی ئیسلامی ئێمە بەڕێزان لە ئەو دوو ئاەتی قورئاندا تەواوی ژیانی پێشکەش کردین ئەم بابەتە هێشتا دەزانم ماوێتی بەڵام لێرەدا کۆتایی پێدێنم بۆ ئینشاءالله بۆ دەرسی داهاتوو والسلام عەلەیکم وەڕەحمەة الله وبەڕەکاتوه يريد الله بكم اليسر ولا يريد